پرسیاری یەکەم ئایا خوددا هەیە؟ زانست بە خێرایی خەریکی وەڵامدانەوەی پرسیارەکانی ئاینە. ئاین هەوڵێکی سەرەتایی بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەیە کە هەموومان دەیپرسین: ئێمە بۆچی لێرەین؟ ئێمە لەکوێوە هاتووین؟ سەردەمانی پێشوو وەڵامەکە هەمیشە یەکشت بووە: خوداکان هەموو شتێکیان دروست کردووە. جیهان شوێنێکی تۆقێدەر بوو، بۆیە تەنانەت خەڵکانی خۆڕاگەری وەکو ڤایکینگەکانیش بڕوایان بەبوونی بوونەوەری دەرەوەی سروشت هەبوو. تاوەکو لە دیاردەگەری وەکو هەورە بروسکە تۆفانەکانیان گیرانی مانگ و خۆر تێبگەن. ئێستا زانست وەڵامی باشتر و زۆر گونجاوتر پێشکەش دەکات، بەڵام خەڵک هەمیشە پەنا دەبنەوە بەر ئاین، چونکە ئارامیان پێدەبەخشێ و لە هەمان کاتدا بڕوایان بە زانست نییە یان تێی ناگەن. چەند ساڵ لەوە پێش ڕۆژنامەی تامس مانشێتێکی لە لاپەڕەی یەکەمدا بەزان کە دەیگوت هۆکینگ دەڵێت خوددا گەردوونی خەڵق نەکردووە. وتارەکە بە شێوەی وێنەیی بوو. خوددا بە شێوەی وێنە کێشراوەکەی میکلانج دانرابوو کە سەیری هەورە بروسکەی دەکرد و وێنەی منیشان وەکو کەسێکی خۆبزلزان چاپ کردبوو، وەکو بۆی زۆران بازدێک لە نێوان من و ئەودا هەبێت. بەڵام من دوژمنایەتیم لەگەڵ خوددادا نییە. من نامەوێ وای نیشانی بدەم کە کارەکانی من سەبارەت بە سەلماندن یانە سەلماندنی خوددایە. کارەکانی من سەبارەت بە دۆزینەوەی چوارچێوەیەکی ژیرانەیە بۆ تێگەیشتن لەو گەردوونەی تێیدا دەژین. بۆ سەدان ساڵ خەڵک بڕوایان وابوو کەسانی نەتوان جەستەیی وەکو من لە ژێر نەفرەتی خوددادا دەژین. لەوانەیە کەسانێکم بێزار کردبێت، بەڵام من هەوڵ دەدەم ئەو بیرکردنەوەی بڵاو بکەمەوە کە هەموو شتێک دەکرێت بە ڕێگەیەکی تر ڕوون بکرێتەوە. ئەوی ڕێگەی یاساکانی سروشتە. ئەگەر تۆ وەکو من بڕوات بە زانست هەیە، دەبێت بڕوات هەبێت کە ژمارەیەکی دیاریکراو یاسا هەن هەمیشە وەک خۆیان کار دەکەن. ئەگەر حەزت لێبێت دەتوانی بڵێ کە یاساکان کاری خوددان، بەڵام ئەمە زۆرتر پێناسەکردنی خوددایە نەک سەلماندنی بوونی. نزیکەی 300 ساڵ پێش زاین فەیلسوفێک بە ناوی ئاریستارکۆس حەیرانی جیرانەکان بە تایبەتی جیرانی مانگ بوو. ئەو هێندە دلێری هەبوو پرسیار بکات: ئایا بەڕاستی ئەمە هۆکارەکەی خوددایە؟ ئاریستارکۆس بەڕاستی پێشڕەوێکی زانستی بوو. ئەو بە وردی لێ کۆڕینەوەی لەسەر ئاسمانەکان کرد و گەیشت بانجامێکی زۆر گرنگ. ئەو تێگەیشت گیرانەکە لە ڕاستیدا سێبەری تێپەڕینی زەویە لەسەر مانگ، نەک ئەوەی ڕووداوێکی خودایی بێت. دوای ئەم دۆزینەوەیە بەڕاستی توانای ئەوەی پەیدا کرد کە نیشانی بدات چی لە ئاسمانی ژوورسەری ڕوودەدا و هەندێک هێلکاری کێشا کە پەیوەندی ڕاستەقینەی نێوان مانگ و زەوی و خۆریان پیشان دەدا. لێرەوە تەنانەت گەیشت بە ئەنجامی زۆر گرنگتر، گەیشت بە ئەنجامەی کە زەوی بە پێچەوانەی بیرکردنەوەی هەمووانەوە ناوەندی گەردوون نییە، بەڵکو بە دەوری خۆردا دەسوورێتەوە. لە ڕاستیدا تێگەیشتن لەم ڕێخستنە شرۆڤەی هەموو گیرانەکان دەکات. کاتێک مانگ سێبەرەکەی خۆی دەخاتە سەرزەوی، ئەوە خۆرگیرانە. کاتێکی زەوی سێبەر دەخاتە سەرمانگ، ئەوە مانگگیرانە. بەڵام ئاریستارکۆس لەوەی زیاتر چووە پێشەوە. ئەو پێی وابوو بە پێچەوانەی بڕوای پێشینیانەوە ئەستێرەکان کونوگەلەبەری بنمیچی ئاسمان نین، بەڵکو خۆری ترن، هاوشێوەی ئەوەی خۆمان. تەنها زۆر دوورن. بەڕاستی چی تێگەیشتنێکی سەرچۆنهێراری دەبێ هەبوو بێت؟ گەردوون مەشینێکە لەژێر فەرمانڕەوایی پرەنسیپ یان یاساگەلێک کە دەکرێت زێهنی مرۆڤ تێی بکات. من بڕوام وایە کە دۆزینەوەی ئەم یاسایانە گەورەترین دەستکەوتی مرۆڤایەتی بووە. ئەوە یاساکانی سروشتە کە ئێستا ناویان وایە. پێمان دەڵێن ئایا ئێمە پێویستمان بە خوددایە بۆ ئەوەی بەگشتی شرۆڤەی گەردوون بکەین؟ یاساکانی سروشت بریتین لە شرۆڤەی ئەوەی شتەکان بەڕاستی چۆن لە ڕابردووتەوە ئێستا و داهاتووتە کار دەکەن. لە یاری تێنیستا تۆپەکە هەمیشە دەڕوات بەرەو ئەو شوێنەی کە ئاراستە دەکرێت و زۆر یاسایتری شەیە کە لێرەدا کار دەکات. ئەوان فەرمانڕەوای هەموو شتێکن، لە وزەی هاوێشتن لە ماسوولکەی یاریچیەکەەوە بگرا تاوەکو دەگاتە خێرایی گەشەی چیمەنەکەی ژێرپێیەکانی. بەڵام ئەوەی بەڕاستی گرنگە بریتێ لەوەی ئەم یاسا فیزیایانە نەگۆڕ و گەردوونین. ئەوان نەتەنها لە فرێدانی تۆپ، بەڵکو لە جوڵەی هەسارەیەک و هەر شتێکی تری گەردووندا بەکاردێن. یاساکانی سروشت وەک یاساکانی دەستی مرۆڤ نین، ئەوان پێشێل ناکرێن. ئەمەیە هۆی ئەوەی ئەوان هێندە بەهێزن و کاتێک لە دیدی ئاینیەوە سەیە دەکرێن گەنگەشاوین.
ئەگەر تۆ وەک من بیپەژرێنی یاساکان سروشت نەگۆڕن زۆر نابات لێت دەپرسن ئەی ڕۆڵی خوددا چییە؟ ئەمە بەشی سەرەکی دژبەیەکی نێوان ئاین و زانستە. هەرچەند لە دیدی مندا بەڕاستی بەرکەوتنێکی لە مێژینەیە. کەسانێک دێن خوددا وەکو هەڵگری یاساکانی سروشت پێناسە دەکەن، بەڵام ئەمە ئەو شتە نییە زۆربەی خەڵک سەبارەت بە خوددا لە زێهنیاندایە. لە دیدی خەڵکدا خوددا بوونێکی لە مرۆڤ چووە کە ئەوان دەتوانن پەیوەندی تایبەتی لەگەڵ تا دروست بکەن. کاتێک سەیری پانوبەرینی گردون و چۆنیەتی ژیانی ناگرنگ و بەڕێکەوتی مرۆڤ پێدا دەکەیت، ئەم شتە بە ناممکن دەردەکەوێت. هاوشێوەی ئەنشتاین من وشەی خوددا بە شێوەی بێهەست بۆ یاساکانی سروشت بەکاردەهێنم، هەر بۆیە زانینی بیرکردنەوەی خوددا وەکو زانینی یاساکانی سروشتە. پێشبینی منەوەیە تا کۆتایی ئەم سەدەیە دەزانی خوددا چۆن بیر دەکاتەوە. تاقە ناوچەیەک بەجێ ماوە کە هێشتا ئاین دەتوانێت لەوێ بنکەی لێدا بنێت سەرچاوی گردونە، بەڵام تەنانەت لێرە زانست پێشکەوتنی زۆری کردووە. دەبێت بە زووی وەڵامێکی دیاریکراو بخاتە بەردەست کە گردون چۆن دەستی پێکردووە. منست کتێبێکم سەبارەت بەوەی خوددا گردونی ئافراندەوە بەرپرسە لە هەموو جوڵەیەکی بڵاو کردەوە. خەڵکانێک پێیان ناخۆش بوو کە نابێت زانستکار قسە لەسەر هیچ بابەتێکی ئاین بکە. من حەزم لێ نییە بیر و باوەڕی خۆم بە هەموو کەسێک بەڵام بەلای منەوە پرسیار لەسەر بوونی خوددا پرسیارێکی ڕێگە پێدراوە بۆ زانست. دوای هەموو ئەمانە پێم وانییە هیچ شتێک گرنگتر و بنچینەیتر بن لەوەی چ شتێک یان چ کەسێک گردونی ئافراندووە و کۆنتڕۆڵی دەکات. بە پێی یاساکانی زانست پێم وایە گردون بە شێوەی خۆڕسک لە هیچەوە دروست بووە. گریمانە بنچینەیەکەی زانست بریتە لە دیاریکراوی زانستی. ئەگەر دۆخەکەی لە کاتێکدا ڕوون بێت، یاساکانی زانست کە پەرەسەندنی گردون دیاری دەکەن، ئەم یاساکانی زانستە کە پەرەسەندنی گردون دیاری دەکەن. ئەم یاسایانە لەوانەیە یان لەوانە نییە لەژێر فەرمانی خوددادا بن، بەڵام ئەو ناتوانێت دەستێوەردان لەم یاسایانەدا بکات یان پێشیریان بکات، یان ئەوان ناکرێت یاسا بن. دەکرێت خوددا سربەست بکرێت بۆ ئەوەی بارودۆخی سەرەتایی گردون دیاری بکات، بەڵام وا دیارە تەنان لێرەشدا یاسا هەیە کەوایە بەگشتی خوددا سربەست نییە. سەرەڕای ئاڵۆزی و جۆراجۆری گردون بەڵام دەرکەوتووە بۆ دروستکردنی تەنها 3 پارچە پێویستە. باوای دابنی لە ڕووی جۆرێ کتێبی چێشلێنانی گردونیەوە ڕیزیان بکەین. کەواتە ئەو 3 پارچەیە چین؟ ئێمە پێویستمانە بۆ ئەوەی گردونێک لێ بنین. یەکەم شت مادەیە، واتە پێکەنەری بارستایی. مادە لە هەموو دەوروبەرماندا هەیە، لەژێر پێمانەوە تا فەزای ژوور سەرمان، خۆڵ، بار، سەهۆڵ، شلەکان هەموو مادە. هەروەها هەورە گازیە، پان و بەرینەکان، لول پێچە زەبەلاحەکانی پێکاتوون لە ئەستێرە کە هەر کامیان پێکاتوون لە بە ملیارد خۆر و لە مەودا یەکجار دووردا کشاون. دووەم شت کە تۆ پێویست پێیەتی وزەیە. هەمومان دەزانی وزە چییە، تەنانەت ئەگەر هەرگیز بیریشت لێ نەکردی بێتەوە شتێکە هەموو ڕۆژێک بەرکەوتنمان لەگەڵی هەیە. سەیری خۆر بکە، گەرماکەی لەسەر ڕوخسارت هەست پێ دەکەی. وزە بەهۆی ئەو ئەستێرەوە بەرهەم دەت کە 93 میلیۆن مایل دوورە لێمانەوە. وزە گردون لە خۆ دەکرێت. ئەو پرۆسەیە دەخاتە کار کە داینامیکێک ڕادەگرێت کە بە شێوەی بێکۆتایی شوێنگۆرکە دەکات. دوای مادە و وزە سێم شت کە پێویستمانە بۆی گردونێک بینا بکەین فەزایە، واتە بۆشایی. فەزایەکی زۆر دەکرێت زۆر ئاوەڵناو بۆ گردون هەڵبژێری. سەرسونهێنەر، جوان، دڕ، بەڵام هەرگیز ناتوانانی پێی بڵی بەرتەسک. سێری هەر لایەک بکەیت فەزایە، فەزا و فەزای زۆرتر. کشانە لە هەموو ئاڕاستەکان. ئەمە بەسە بۆ ئەوەی سەرت بسوڕبێ. بۆیە دەکرێت بپرسین ئەم مادە و وزە و فەزایە لەکوێوە دێت. سەبارەت بەمە تا سەدەی 20م هیچ ئایدیایەکمان نەبوو. وەڵامەکە لە زێهنی پیاوێکەوە هات کە لەوانەیە بەرجەستەترین زانابێت تا ئێستا هەبووە، ناوی ئالبێرت ئەنشتاین بوو. بەداخەوە هەرگیز نەمتوانی بیبینیم، چونکە کاتێک ئەو مرد تەمەنم 13 ساڵ بوو. ئەنشتاین هەندێک بیرۆکەی بە تەواوەتی نائاسایی هێنایە ئاراوە.
دوان لەو پارچە سەرەکیانە کە پێویستن بۆ دروستکردنی گردون بارستایی وزە لە بنەڕەتە یەکشتن وەکو دوو ڕووی سکەیەک. هاوکێشە ناسراوەکەی F یەکسانە بە MC2 بە سادەیی واتای ئەوەیە کە دەکرێت وای دابنێن بارستایی جۆرێک وزەیە بۆ پێچەوانەوە. هەر بۆیە لە جیاتی سێ پارچە گردون لە دوو پارچە دروست بووە، وزە و فەزا. بۆیە دەکرێت بپرسین ئەم وزە و فەزایە لەکوێوە دێت. وەڵامەکەی دوای دەیان ساڵکاری زانایان دۆزرایەوە. فەزا و وزە بە شێوەی خۆڕسک لە ڕووداوێکە کە ئێستا پێی دەڵێن بیگ بانگ هاتووەتە ئاراوە. لە ساتی بیگ بانگدا گردونێک بە فەزاکەیەوە بەوە بە تەواوەتی هاتە ئاراوە و ڕێک وەکو میزەڵانێک کە فووی تێدەکرێت هەڵداڵسێت. بۆیە ئێستا دەکرێت بپرسین ئەم هەموو فەزا و وزەیە لەکوێوە دێت. چۆن گردونێکی تەواوی پڕ لە وزە و فەزایەکی بە شێوەی سەرسۆنیانەر پانوبەرین و هەموو ئەو شتانێ لە ناویدایە بەو سادەیە لە هیچەوە دێت. بۆ هەنێک کەس ئێرە ئەو شوێنەیە خوددا جارێکی تر دێتە ناوەوە. ئەوە خوددا بوو کە فەزا و وزەی ئەفڕاندووە. بیگ بانگیش سادی خەڵقەکەیە، بەڵام زانست چیرۆکێکی ترمان بۆ دەگێڕێتەوە. بۆ ئەوەی زۆر بیری لێ نەکەمەوە دەکرێت بڵێم ئێمە زۆر زیاتر لەو دیاردانە تێگەیشتوین کە ڤایکینگەکانی دەتۆقات. ئێمە تەنانەت دەتوانین بچینە ئەو دیوی هاوجێیی جوانی مادە و وزە کە لەلایەن ئەنشتاینەوە دۆزرایەوە. دەتوانین یاساکانی زرۆشت بۆ زۆر نزیک لە سەرچاوی گردون بەکاربێنین و دۆزینەوە بکەین بەبێ ئەوەی بوونی خوددا وەکو تاکە ڕێگە بۆ شروفەکردنی بپەشێنین. ئەنگلتەرای سەردەمی گەورەبوونی من ئەنگلتەرای دوای جەنگی جیهانی دووەم بوو. ئابووری خراپ بوو، بە ئێمەیان دەگوت هەرگیز هیچتان بە خۆڕایی نادرێتی. بەڵام ئێستا و دوای ژیانە کارکردن بڕوام وایە کە بەڕاستی تۆ دەتوانیت گردونێکی تەواو بە خۆڕایی وەرگریت.